عێراقیەکان بە گومانەوە سەبارەت بە توانای حکوومەت بۆ بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردنی پێشوەختە لە کەشێکی ئارامدا و بە دوور لە ئەڕەشەکانی داعش و میلیشیاکان دەڕوانن. لەلایەکی دیکەوە بە ئاگاداری و نیگەرانیەکی زۆرەوە چاوەڕێی دەنگدانی ڕۆژی 10 تشرینی یەکەم بۆ هەڵبژاردنی پێشوەختەی پەرلەمان دەکەن. حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی موستەفا کازمی چەندین جار بەڵێنی ئەنجامدانی هەڵبژاردن لە کەشێکی ئارام و پاراستنی ئاسایش و بە دوور لە ساختەکاری داوە، بەڵام هاوکات نادڵنیایی زۆریش لە نێو توێژە جیاوازەکاندا هەیە، بە تایبەت لە ترسی هێرشی چەکداری داعش و بوونی دەیان هەزار چەکداری میلیشیاکان جگە لە بوونی دەیان هەزار چەکی بێمۆڵەتیش کە بەدەست خەڵک و گروپەکانەوەیە. حکوومەتی عێراق بۆ پاراستنی ئاسایش ژمارەیەک ڕێکاری گرتووەتە بەر لەم بارەیەوە وەزارەتی بەرگری لە بەیاننامەیەکدا ئاماژەی بۆ ئەوە کردووە لەگەڵ لیژنەی باڵای ئەمنی بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق ڕێوشوێنێکی کردەی و پلانی ئەمنی ڕاستەقینەی لەسەر ئاسی بەغدادی پایتەخت و پارێزگاکانی دیکە دەست پێ کردووە. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش سەرپەرشتی پرۆسەی ئاسایشی دەنگدان دەکات کە عەبدولەمیر شەمیری جێگیری فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان سەرۆکایەتی دەکات و سەرکردە و بەرپرسانی دەستگا ئەمنیەکانی جۆراوجۆر وڵاتیش لە خۆ دەگرێت. غالب عەتیە وتەبێژی لیژنەی باڵای چاودێری ئاسایش لە کۆمیسیۆن ڕای دەگەیەنێت لیژنەی باڵای ئاسایش هەموو ئامادەکاریەکانی تەواو کردووە و پلان و ڕێنمایەکانی بەسەر فەرمانگەکانی هەموو پارێزگاکانی سەرانسەری عێراق دابەش کردووە. يكون توجه لهذا الملف. تحسین خەفاجی وتەبێژی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی سوپای عێراقیش بە میدیاکانی ڕاگەیاندووە لیژنەی باڵای ئاسایش بۆ هەڵبژاردن بۆ ڕێگریکردن لە هەر پێشێلکاریەکی ئەمنی پلانی گونجاوی داڕشتووە. جومانە غالای وتەبێژی کۆمیسیۆنیش جەختی لەوە کردوێتەوە هەماهەنگی لە نێوان لیژنەی ئاسایش و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکاندا سەبارەت بە مسۆگەرکردنی ئاسایشی دەنگدان لە هەموو ئاستەکاندا هەیە. کۆمیسیۆنی باڵا پلانی تایبەتی هەیە بۆ دەستەبەرکردنی ئاسایشی کۆی گشتی پرۆسەی هەڵبژاردن و بە دەنگدەر و کاندیدانەوە. عەدنان ئەلکەنانی عەمیدی پێشووی سوپا و پسپۆڕی ئەمنی لەبارەی تواناکانی حکوومەت بۆ پاراستنی ئاسایشی پرۆسەی هەڵبژاردن دەڵێت حکوومەت ئێستا ناتوانێت ئاسایشی هەڵبژاردنی داهاتووی پەرلەمان مسۆگەر بکات چونکە شارەزای ئەمنی لە دانانی پلاندان نییە. بە پێی زانیاری کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق 3249 کاندید بە نوێنەرایەتی 21 هاوپەیمانی و 109 حیزب لەگەڵ سربەخۆکان لە پێشبڕکێی هەڵبژاردندا بۆ بەدەستێنانی 329 کورسی لە پەرلەمانی عێراقدا هەیە. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق دەڵێت 600 چاودێری بیانی بۆ مسۆگەرکردنی پاک و بێگەردی پرۆسەکە و ڕێگریکردن لە هەر جۆرە ساختەکاریەک چاودێری هەڵبژاردنی پێشوەختەی پەرلەمان دەکەن.